ڕێزلێنان لە 25 نوامبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی لە ژنان. 25 نوامبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی دژ بە ژنانە و لە هەمان حاڵدا ڕۆژی بەرزڕاگرتنی یاد و بیرەوەری سێ خوشکی خەڵکی کۆماری دۆمینیکێنە کا لەلایەن ڕافائێل ترۆخیلۆ دیکتاتۆری نظامی دەسەڵاتدار لەم وڵاتە لە ساڵی 1960 بوون بە قوربانی. ڕۆژی 25 نوامبر کاتێک خوشکەکانی میرابێل بە مەبەستی سەردانی هاوسەرە بەندکراوەکانیان بەرەو زیندان دەڕۆیشتن لە ڕووداوێکی هاتوچۆی لە پێشدا ڕێژراودا گیانیان بەخت کرد. مەرگی ئەم سێ خوشکە ناڕەزایەتی و تووڕەیی گشتی خەڵکی بێزار لە دیکتاتۆری ترۆخیلۆی لێکەوتەوە و سەرنجام بوو بە بزوتنەوەیەکی گشتی دژ بە نظامی دیکتاتۆری و ساڵێک دواتر واتە لە ساڵی 1961دا ئەم دەسەڵاتەی ڕووخاند. خوشکەکانی میرابێل کە بە پەپوولەکان ناوبانگیان دەرکرد بوون بە هێمای خەبات و خۆڕاگری ژنانی دۆمینیکێن و لە گەلێک شێعر و ئاواز و کتێبدا ستایشی ئەم مرۆڤانە کراوە. بێگومان خەبات بۆ بەرابەری جنسیەتی نە بە چالاکی خوشکەکانی میرابێل دەستی پێکردو نە بە مەرگی ئەوانیش کۆتایی پێهات. ئەم خەباتە سەرەتا لەلایەن ژنانی ئازارچێشت و ستەملێکرا و پاشان بە هاوڕێتی پیاوانی یەکسانی خواست هەتا بە ئەمڕۆ درێژەی بووە. دەسەڵاتی کرێکاری رووسیا لە ساڵی 1970 کە ڕۆڵی ژنان و بە تایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش لە بەسەرکەوتنگەیاندنی چارەنووسساز بوو، لە یەکەمین هەنگاودا مافی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و یاسایی یەکسان لەگەڵ پیاوانی بۆ ژنان بەڕەسمی ناساند و ئەم کردەوەیە تا ئەو کات وێنەی نەبوو. ئەم دەستکەوتە بوو بە سەرمەشق بۆ خەباتی دواتری ژنان لە پێناو وەدی هێنانی خواستە ئینسانی و سروشتیەکانیان بە یارمەتی پیاوانی یەکسانی خواست لە سەرتاسەری جیهان. بەڵام ئەوەی کە ڕۆژی 25 نوامبری وەک ڕۆژی جیهانی خەبات لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان لە حاڵەتی مەحەلی و کشوەری هێنایە دەرێ و شکڵی جیهانی و نێونەتەوەی پێدا پەیوەندی بە دوو فاکتۆرەوە هەیە. یەکەم چوونە ناو بازاڕی کاری ژنان بە شێوەی بەرین، خوێندن و چالاکی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی کە لە پێویستی زاتی سەرمایە بۆ چەوسانەوەی هێزی کاری هەرزان و بەرینی ژنان لە پێناو کەڵەکەکردنی سەرمایە و قازانجپەرستی بێبەزەییانەوە سەرچاوە دەگرێت. داسەپاندنی توندوتیژی جەستەیی بەشێک لەم چەوسانەوە و بێڕەحمیە ئابووریەیە. دووهەم چوونە سەرەوەی ئاستی وشیاری و خەباتی ژنان لە هەموو بوارەکانی بنەماڵە، شوێنی کار و کۆمەڵگا. ئەم خەباتە سەرنجام ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانی ناچار کرد تا لە 83مین کۆبوونەوەی گشتی خۆیدا لە ڕێکەوتی 17 دەسامبری 1999 زاینی بە 79 دەنگی ئەرێنی وڵاتانی بەشدار بوو، ڕۆژی 25 نوامبر وەک ڕۆژی جیهانی نەمانی توندوتیژی بەرامبەر ژنان لە ڕێگەی بڕیارنامەیەکەوە ڕاگەیەنێت. ڕاگەیاندنی 25 نوامبر وەک ڕۆژی خەبات لەگەڵ توندوتیژی بەرامبەر ژنان بەرهەمی خەبات و ناڕەزایەتی بزوتنەوەی بەرابەری تەڵەبانە و ئازادی خوازانەی ژنان و پیاوانی بێزار لە توندوتیژی ژنان و کردەوەیەکی گشتیە بەرامبەر بەم دیاردە دزێ و نامرۆڤانەیە لە ئاستی جیهاندا. توندوتیژی بەرامبەر ژنان زامێکی چڵک کردوویە کە بە زەبری پەیوەندی چینایەتی پیاومەزن و بە پشتیوانی بێدەرێغی مەسەب لە جەستەی نیوەی کۆمەلگا دراوە. بەپێی ئامارەکان 70% ژنان لە جیهاندا ڕۆژانە دەکەونە بەر توندوتیژی. بەپێی ڕاگەیاندنی ڕەسمی ڕێکخراوی تەندروستی جیهانی، ساڵانە 200 ملیۆن منداڵی کچی 5 تا 10 ساڵ خەتەنە یان کەم ئەندام دەکرێن و 1 ملیۆن ژنیش بە خاتری بەهۆی ئاسەوارەکانی ئەم کردەوە دزێویە گیانیان لەدەسەدەن. ئاماری خۆکوژی لە ناو ژناندا 2 بەرابەری پیاوانە. لە هەر 12 چرکەدا 1 ژن دەکەوێتە بەرهێرش یان بەدڕەفتاری. ملیۆنان کچی لاو لە 5 قاڕەی جیهاندا بەبێ مافی هەڵبژاردن دەکرێنە هاوسەری پیاوان. ساڵانە پتر لە 2 ملیۆن ژن لە سەر تاسەری جیهان ناچار بە لەشفرۆشی دەکرێن. 20,000 ژن لە ساڵدا دەبنە قوربانی قەچڵە ناموسیەکان.
ئەگەرچی هەموو ئامارەکان لەسەر تاسەری جیهان باس لە توندوتیژی بێبەزەییانە و وەحشیانە دژ بە ژنان دەکەن، بەڵام بە هیممەتی خەباتی وشیارانە و یەکگرتوانەی ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب گەلێک دەستکەوتی مەزن لە پێناو بەرابەری ژن و پیاو لە هەموو بوارەکاندا بەدەست هاتووە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ئەم ڕژیمە دیکتاتۆرە ژنان بوون بە یەکەمین ئامانجەکانی هێرش و بناغەی سەرەکی ئاین و پیاو سالاری لەسەر پەیکەری ژنان دامەزرا. بەڵام ژنانی خەباتکار و شۆڕشگێڕ، ژنانی کرێکار و ستەملێکرا و هیچ کات ملکەچی چارەنووسێک نەبوون کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆیانی ئامادە کردبوو. فتوای ئاخوندە دژەژن و کۆنەپەرستەکان کە ژنانی خۆڕاگری ناو زیندانەکانیان دەکردە ئامرازی هەواو هەوەسی پاسداران تا بەوتەی خۆیان بە کچێنی لە سێدارە نەدرێن و لە بەهەشتی خەیاڵیاندا جێگایان نەبێت، دەرکردنی بە کۆمەڵی ژنان لە ناوەندەکانی کار و بەرهەمهێنان و ڕەوانەکردنیان بەرەو ئاشپەزخانە و منداڵداری بۆ ملکەچبوونیان بەرامبەر بە پیاوان، ڕێگریکردن لە چالاکی ژنان لە بواری قەزاوەت کە بەپێی شەرعی ئیسلام ڕێگە پێنەدراوە، بێبەریکردنیان لە مافی هەڵبژاردننی هاوسەر و داهاتووی ژیان و مافی تەلاق، ڕێگریکردن لە سەرپەرستبوونی ژنان و پێدانی نیوەی مافی میرات، بێبەریکردنیان لە مافی سەفەر بەبێ ئیزنی باوک و برا و هاوسەر تا دەیان یاسای کۆنەپەرستی مەسهەبی و دژەژنی دیکە، کارنامەی فاشیزمی ئیسلامیە دژ بە ژنان لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا. بەڵام سەرەڕای هەموو ئەم ستەم و سەرکوتانەی دەسەڵاتی ئیسلامی دژ بە ژنان هیچ کات ژنانی خەباتکار و خۆڕاگر لە ئێران تەسلیم نەبوون و لە بوارە جۆراوجۆرەکانی خەبات لە زیندانەکان تا کارخانە و مەزراکان، لە زانکۆ تا ناوەندەکانی چاپەمەنی و مەدرسەکان، لە بەشداری چالاک و بەرین لە خۆڕاگری چەکدارانە لە کوردستان تا حزوریان لە ڕێبەری حیزب و ڕێکخراوە سیاسی و کۆمەڵایەتیەکان، تا فڕێدان و ئاگرتێبەردانی حجابی زۆرەملی، واتە بەڵگەی کۆیلەتی و ملکەچبوون، تا بەشداری چالاکانە لە ئاخێزەکانی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 و ناڕەزایەتی مافخوازانەی خەڵکی خوزستان، تا بەشداری پڕگروتینیان لە خەباتی کرێکارانی هەفتەپا لە هەموو شوێنێک بۆ گەیشتن بە مافە پێشێلکراوەکانیان دەستیان داوەتە نەبەرد و تێکۆشان. لە جەرگەی ئەم خەباتەدا ژنانی تێکۆشەری شۆڕشگێڕ و کۆمۆنیست دەسەڵاتی مەسهەبی و پیاوسالار و یاسا و بیر و بۆچوونەکانیشیان لە ئاستی کۆمەلگادا بردووەتە ژێرپرسیارەوە. بەڵام سەرەڕای هەموو ئەم هەوڵانە ئەمڕۆ لە بارودۆخێکدا 25 نوامبر ڕۆژی جیهانی خەبات لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان بەرز ڕادەگرین کە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەروە بەندیخانەی ژنانە. یەکێک لە کردەوە دژەژنەکانی کۆماری ئیسلامی لە بواری یاساییەوە پەرەپێدانی هاوسەرگیری منداڵانی کەمتر لە 18 ساڵ و دایکبوونی ئەو منداڵانەیە کە خۆیان هێشتا پێویستیان بە ئاگالێبوونە. بەپێی راپۆرتەکانی ناوەندی ئاماری ئێران لە بەهاری ساڵی 1400دا هاوسەرگیری 9753 کچی 10 تا 14 ساڵ و 6 کوڕی کەمتر لە 15 ساڵ تۆمار کراوە. هەروەها لەم ماوەیەدا 45522 کچی 15 تا 19 ساڵ تەمەنیش هاوسەرگیریان کردووە. بەپێی ئەم ئامارە لە سەرەتای ئەم ساڵەوە 969 منداڵ لە دایکانی 10 تا 14 ساڵە و 44896 منداڵیش لە دایکانی 15 تا 19 ساڵ تەمەن لەدایک بوون. ئەوەش لە حاڵێکدایە کە ئەم ئامارە تەنیا ئەو هاوسەرگیریانە لەخۆ دەگرێت کە لە سازمانی سەبت و ئەحواڵی ئێراندا تۆمارکراون. بۆ ڕێزگرتن لە 25 نوامبر ڕۆژی جیهانی نەمانی توندوتیژی بەرامبەر ژنان پێویستە لە هەموو بوارەکانی خەبات دژ بە دیاردەی ژن ئازاری کە سەرچاوەگرتوو لە نظامی چینایەتی و پیاوسالارانەیە ئەم ڕۆژە لە پانتایی وڵات و جیهاندا ببێتە ڕۆژی وەدیهێنانی مافی بەرابەری ژن و پیاو. لە کۆمەڵگایەک کە تێیدا ژنان وەک نیوەی دانیشتوانی ئازاد نەبن و بکەونە بەرستەم و سەرکوت و توندوتیژی ڕۆژانە، باسکردن لە ئازادی
تەنیا خۆ فریودان و خەڵک فریودانە.